بەڵێ سەبارەت بە بوونی هێزە چەکدارەکان و کاریگەریان لەسەر عێراق بەڕێز سوهاد شەمەری توێژەر و شرۆفەکاری سیاسی ڕاستەخۆ لە بەغدادەوە لەگەڵمانە بێ. بەڕێز سوهاد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا. بەڕێز سوهاد تو بخێراتیش بۆ کوردستان 24 لە پشتی ئازادبوونا عێراقێ تایبەتتر ساڵا 2014 دەما هاتنا چەکدارên داعشê bi فتوایەکی ینی gelek grop û milîşyat di nava Iraqê da durust bûn hatin damezandin heya niha jî berdamin bi berfirehî têne durustkirin. Yani ev zorî boriya grop û milîşyatan di nava Iraqê da sîmayekê ne ciwan ne hejî nedaye حکوومەت و کارێ دەوڵەتداریە di Iraqê da. سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ تەواوی بینەرانتان ئەمڕۆ گومانی تێدانە لە هەر لە وڵاتێکی جیهاندا مەڕاستی هەندێک گروپی چەکدار هەن کە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت و دەرەوەی یاسا کار دەکەن لە دەرەوەی سیستەمی ئەمنی کار دەکەن کێشە دەنێنەوە لە هەر وڵاتێک لە وڵاتانە عێراقیش لە وڵاتانەیە بێگومان ژمارەیەک پارتولانی سیاسی لە عێراق دەکەن بەشێک لە وڵانە سیاسیانە بەڕاستی باڵی سەربازی و گروپی چەکداریان هێو دەسوەردانی دەرەشیان لەگەڵ وڵاتانی دیکە هەیە بۆیە بەڕاستی دۆخەکە زیاتر ئاڵۆستر لە عێراقدا کاریگەریەکان زیاترن بەهۆی کارکتەرە نێودەوڵەتەکان و هەرێمەتەکانەوە لە عێراقدا حکوومەتی عێراق لە هەمان کات لە کارنامەی حکوومەت یەک لەو بنەمانەی دانابوو لە کارنامەی کەوا بەڕاستی کۆنتترۆڵی کۆنتترۆلی چەک بکات لە چەکی گروپە چەکدارەکان و بەڕاستی و چەکی خێڵەکانیش بەڵام تاوەکو ئێستا هەنگاوی ڕاستەقینە نەنراوە بۆ کۆنتترۆلکردنی چەکی گروپە چەکدارەکان هەمووان دەزانن دانە سیاسەکان و تەنانەت بۆ چوونە سیاسەکانیش هەندێکیان دووپات لەوە دەکەنەوە کە ناکرێت چەک لە دەستی دەرەوەی دەوڵەت دەبێت چەک لە دەستی گروپە چەکدارەکان دێت چونکە ئەمان بەڕاستی کێشەی زیاتری لێ دەکەوێتەوە لەگەڵ دۆخی ناوخۆ یاخود کێشای لەگەڵ وڵاتانی دراوسێت تەنانەت لەگەڵ وڵاتانی هەرێمیش. سوهاد ئەم هێزانە چیان بۆ عێراقی زافە کردووە چیان بۆ زیاد کردووە؟ بەڕاستی ئەوان هیچ ئیزافێکی باشیان نەبووە گروپە چەکدارەکان ئەمانە بەڕاستی لە ڕاستیدا ئەمانە وەکو دەگوترێ فەرمان لە فەرماندەی گشتی چەکدارەکانەوە دەگرن بەڵام کێشەی زیاتریان بۆ عێراق دروستووە دوژمنایەتی زۆریان بۆ عێراق دروست کرد دژمنایەتی زۆر بڕیارەکانی حکوومەت دەکەن ئەمە ڕوون و ئاشکرایە ئەگەر چی حکوومەتی ئەمڕۆ بەڕاستی گۆڕانکاری کردووە دەیەوێت کەەوە ژینگەیەکی باش بخڵقێنێت لەگەڵ هەموو پێکاتەکەن بە تایبەت لەگەڵ هەرێمی کوردستان بینیمانکەوە سەردان هەر لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی عێراق هەبوو لە هەمان کاتدا کۆبوونەوەی ئەباڵا هەبوو بەڕێز سوودانی لە هەمان کاتدا جەخیەوە کردوتەوە کەوا کارنامەی حکوومەتە تایبەت بە لایانی ئەمنی جێبەجێ بکات کە جێبەجێکردن ئەم کارنامەیە دەبێت تاکردنەوەی ئەو گرێچوێرە حکوومەتی فدراڵی دەوێت جێبەجێ بکات ئەو بەڵێنانەی کە سەبارەت بە هەرێمی کوردستان داوێتی یاخود ئەو بەڵێنەی کە دەحەق بە گروپە چەکدارەکانی داوێتی یان ئەو گلانانەی کە دایانەوێت کلێنی زیاتر بخانە نێوان هەولێر و بەغدا ئەمڕۆ دەبینین بەڕاستی دەیانەوێت لە نێوان هەولێر و بەغدا کێشەی زیاتر لە ڕێگەی گروپە چەکدارەکانەوە دروست بکرێت. زۆر باشە بەڕێز سوهاد ئیرۆ di nava سوشال میدیaya عێراقیدا من parça vîdyoyek dît yanî yek ji milîşyayên van gropane yanî li hember fermandeyekî polîsan bêrêziyeka zor diketin hinek axna diketin ez vê derê van axna behes nakem lê bêrêziyeka zor beramber fermandeyê polîsên Basrayê diketin. Yani ev bêrêziya beramber fermandeyan, beramber polîsan, beramber supayan hiç rêzek ji bo supay, ji bo saziyên dewletdariyê di Iraqê de hêlaya? بەڕاستی ئەمڕۆ بەڕاستی چەندین دیاردەی هەیە کەەوە هەن ڕەنگە کاریگەری نێرێنی هەبێت لەسەر دۆخی ئاسایش و سەقامگیری کە دەبێت ڕێز لە دامەزراوە سەربازیەکان بگیرێت هەندێک کە حاڵەت هەن بەڕاستی حاڵەتی تاکڕەون ئەمە دەستنە دەرەوەی ئەم چوارچێوە سیستەمی ئەمنیەدا لە هەمان کاتدا پێویستە وەکو گوت باسمان کرد ئەو جۆرە دیاردانە ڕوبەر و یاسا بگرێنەوە سزای خۆیان وەربگرن
بۆ ئەوەی کەوا دامەزراوەی سەربازی لە وڵاتەکەماندا پارێزرا بێت خاڵێکی دیکەی گرنگ ئەو گروپە چەکدارانە و یاخۆت ئەو پارتە سیاسیانەی کەوا لە کاردا کار دەکەن بەڕاستی ئەمانە لە دۆخی پرۆسی سیاسی عێراقدا بەشدارن لە هەمان کاتدا کەواتە ئەم فەرماندەی ئەو گروپە چەکدارانە پێویستە لە هەمان کاتدا پابەندی بڕیارەکانی حکوومەت بن و پابەند بکرێن ناکرێت کەوا ڕێگانم بۆ خۆش بکرێت بۆ ئەوەی کەوا زیادی زیاتر بڕیارەکانی زۆر باشە لای کۆمەڵگەی نێودوڵەتی ئەم گروپە چەکدارانە تا چەند کاریگەریان هەبووە لەسەر ناشرینکردنی عێراق لە کۆمەڵگەی نێودوڵەتی. بەدڵنیاییەوە ئەمڕۆ دەبینین پێشێلکاری زۆر زەق ڕوویان داوە لە بەغدا تەنانەت لە شوێنی دیکەش تەنە لە منکە سەربازیەکان چەندین شوێنی جیاواز بۆ دومانکراون لە شوێنی جیاواز لە گروپە چەکدارەکان هەولێریان بۆ دومان کردووە هەندێک گروپ چەکدار هەنەوەکەوە پابەندی فەرمانی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بەڕێ سوودانی نابن بەڕاستی بینیمان کەوا وەڵامی ئەمریکا زۆر ڕوون و ئاشکرا بوو کە گوتی کەوە ئێمە وەڵاممان دەبێت بۆ هەر هێشتێک کە لەلایەن گروپە چەکدارەکانەوە بکرێت تەنانەت ئەو بەشێک لەو سەرکردانەی بە ئامانج کرد و کوشتیان بە هەمان کات دەبینیمان بردومان هەبوو لە نێوان هەردوولادا کەوا خاچی عێراقیان بردومان دەکرد وەڵامی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانی نێودوڵەتی بۆ ئەم گروپە چەکدارەکانە زۆر ڕوون و ئاشکرا بوو. کەواتە دەبینین ئەو شەڕەی کە ئەمڕۆژ لە غەزە هەیە کاریگەریی دیکەی هەیە ئەمڕۆ ئەمریکا باڕون و ئاشکرایی پاڵپشتی لە ئیسرائیل دەکات کەواتە میحۆری مقاومە دەوێت چی بکات بەو دروشمانەی کەوا بەرزیان دەکاتەوە ئەمانە ئەم گرژ و ئاڵۆزیانە بێگومان لە داهاتوودا کاریگەری زیاتریان دەبێت چونکە بەڕاستی ئێستا عێراق بۆتە گۆڕەپانێکی کراوە بۆ هەموو ئەو هێزانەی کەوا بەرژەوەندیان لە عێراقدا هەیە. باشە مادەم عێراق بۆیە ئەف گۆڕەپانە یعنی بۆ حەلکردنا وی بابەتەی پێویستە چ بهێتەکردن دە هەمان دەمدا ئەگەر ئەف بابەتە نەهێتە حەلکردن ئەف گڕۆپ و ملیشیاتانە یعنی بیاسایی نەهێنەکردن نەکەونە ژێر فەرماندەیە چەکداریە عێراقێ چارەنویسە عێراقی بربکیوە دەچیتە دەستێوان گڕۆپانەدا. زۆر ڕوونە هەمووان دەزانن کەوە هەر پێشێلکاریەکەوە لە سەرخاچی عێراق ڕووبدا لەلایەن ئەم گروپە چەکدارانەوە وەکو باسم کرد لە سەرەتاشدا هەندێک لەو گروپە چەکدارانە هەندێک لە سەرانیان لە نوێ پرۆسی سیاسیدا بەشدارن بەڕاستی ئەمانە نوێنەرایەتی ئەمە ناکرێت کاتێکەوە لە حکوومەت بەشداری بوو و گروپی چەکداریشان هەبێت و بیانەوێت کە شکست بە حکوومەتی عێراقی ئێستا بهێنن بۆیە ئەوەی کە بینیمانەوە لە ماوەی ڕابردوودا بینیمان جۆرێک لە ئاگربەست و هێوربوونەوەیەک هەیە بینیمان ڕاستە بردومان هەبووە لە لێوان هەردوولادا میحوەری مقاومە و یاخود گروپە چەکدارەکان لەگەڵ هێزەکانی ئەمریکا هاوپەیمانی نێودەوڵەتی چونکە ئەمە بردومانەکان بە ئازار بەخش بوون بۆ گروپە چەکدارەکان بۆیە دەبینی ئێستا جۆرێک لە ئاگربەست هەیە بەتایبەت لە ڕووداوی کۆتاییدا بینیمان کە یەکێک لە سەرکردە گروپە چەکدارەکان کوژرا لە نێو شاری بەغدادا کەواتە گروپە چەکدارەکان ئەمە چی دەگەێنێت ئەمە بە ئامانجکردنی دۆخەکەیە دۆخەکەش لە هەمان کادا مەترسیدارە بەهۆی ئەو لێکەوتە ئاڵۆزیانەی کە لە ناوچەکەدا هەیە کەواتە دەبێت کێشەکان چارەسەر بکرێن بۆ تێپەڕاندنی ناکۆچەکان عێراق بگرێتە کەنارێکی ئارام بۆ وەلانانی ئەو کێشە و ناکۆچیانەی هەن چگە لە وڵاتانی دراوسێ لەگەڵ حکوومەتی چوارچێوەی هەمانجی چونکە وەکو باسمان کرد حکوومەت دەیەوێت کارنامەکەی سەرکەوتوو بێت. زۆر باشە بەڕێز سوهاد شەبەری توێژەر و شرۆڤەکاری سیاسی لە بەغدادەوە لەگەڵ مابووی سوپاس بە ئامادەبوونی بەڕێز.